لە هیچ شتێک مەترسە تەنها لەو دەقە بترسە کە مەلائیکە دێتە پێشوازی بتبا بۆ قیامەت. ئەگەر لەو دەقە ترسای ڕیبا ناخۆی لە ناو بازار، سەیری ناموسی خەڵک ناکەی، هاوڕێی موشریک و کافر ناکەی، شوێنی زاڵم و ستەمکار ناکەوی، زوڵم لە ماڵ و مناڵت ناکەی حرامیان بۆ پەیا بکەی. جوان گوێ بگرە برای بەڕێزم، ئەمیری ئیمانداران عەلی کوڕی ئەبی تاڵیب زاوای پێغەمبەر صلی الله عليه وسلم لە ماڵی مبارەکی ئەوا گەورە بووە، ئەفەرمێ ئەزانن تەقوا چییە؟ واتقوا یوما ترجعون فیه إلى الله. تەقوا دابەشەکە بۆ چوار شت کە زۆر گرنگە لە ژیانی من و توات بەرجەستەی بکەین. الخەوف من الجەلیل، تۆ ئەگەر لە خوا نەترسی پیاوێکی بە تەقوا نابی، لەو خوایە بترسی واتقوا یوما ترجعون فیه إلى الله. لە هیچ شتێک مەترسە تەنها لەو دەقە بترسە کە مەلائیکە دێتە پێشوازی بتبا بۆ قیامەت. ئەگەر لەو دەقە ترسای ڕیبا ناخۆی لە ناو بازار، سەیری ناموسی خەڵک ناکەی، هاوڕێی موشریک و کافر ناکەی، شوێنی زاڵم و ستەمکار ناکەوی، زوڵم لە ماڵ و مناڵت ناکەی حرامیان بۆ پەیا بکەی. ئەگەر من و تۆ لە خوای پەروەردگار بترسین ئەم شتانە ناکەین عەزیزەکانم. والعمل بالتنزيل، چ کەسێک هەیە حکم بە قورئان بکا لە خۆی و ماڵ و مناڵی، پیاوێکی ڕەشید و پیاوانە نەبێ، ژن و مناڵی پۆشتە نەبێ، ئەخلاق و ڕەوشت لەو ماڵەیان نەبارێ و نەبنە قدوە بۆ گەڕەک و بۆ بنە ماڵ و بۆ عەشیرەتێک. بۆیە عەزیزەکانم زۆر گرنگە ئێمە ئەگەر بە خۆمان بڵێین خواناس و متەقی، ئەبێ کردەوە بە کتابەکەی خوا بکەین سبحانه وتعالى. یەکەم کەسیش ئەبێ لە خۆتەوە دەست پێ بکەی، لە ژنەکەتەوە دەست پێ بکەی، لە مناڵەکانتەوە دەست پێ بکەی. ترسانت لە خوا بە حەڵاڵ پەیاکردن وات لێکا ماڵ و مناڵتیش مطیعت بێ. بۆیە عەزیزەکانم سێیەم خاڵ ئەفەرمێ والقەناعەة بالقەلیل. ئەزانی ئێمە بۆ ئاوا ماڵمان کاولە، قەناعەتمان نییە بەکەم، قەناعەتمان نییە بەوەی کە خوا پێی داوین، هەڵپەی زیاتر ئەکەین و ئەو سیفەتەشمان تیا نەماوەکەوەها ئەوەی بۆ خۆمان پێمان خۆشە بۆ برا مسلمانەکەشمان پێمان خۆش بێ. کاتێ برایەکی مسلمانت ئەبینی ماڵێکی جوانتری هەیە لە تو، یەکسەر بیر ئەکەیتەوە لەکوێی پەیا کردووە، ناڵی خوایە سوپاس بۆ تو بەس نییە محتاج نییە، بەس نییە داوای زەکات و سەدەقە ناکا. باشە عەزیزەکانم، ڕۆژانە چەند گەنج لە وڵاتەیە ژن ئەهێنێ، سوپاسی خوا بۆ ناکەی کە ئەم گەنجە زینا ناکا لەگەڵ کچی خەڵکە، ئەڵێی بەچی ژنی بۆ کوڕەکەی هاورد؟ تو خوا ئەوە ئیشی مسلمانە. والقەناعەة بالقەلیل، ئەگەر من قەناعەتم هەبوو بە کەم، هیچ کاتێک ئەوەم لە بەرچاو ناچێت کە ڕۆژێک دێ ئەگەڕێمەوە بۆ لای خوا. چونکەم تەقوا بریتیە لەوەی من و تۆ فێر بکە بتوانین بیر بکەینەوە کە ڕۆژێک دێ بە زەلیلی، بە بێماڵی، بە بێحاڵی ئەچینەوە بۆ لای خوای پەروەردگار سبحانه وتعالى. والاستعداد ليوم الرحيل، خۆ ئامادە بکەی. قەسەم بەخوا ئەمڕۆ من و تۆ ئەڵێن حاجی فڵان کەس، کاکە گەنجی فڵان کەس لە سەیارە وەرگەڕام مرد، تەلەفۆن بۆ من ئەکەن جەنازەکەی ئەشۆینەوە و دەیان پیا و گەنجی وەک ئێوە ئەکەوینە دوای بۆ قەبرستان، بە پێی خۆمان ئەڕۆین، ڕۆژێک دێ من و تۆی شەمان ئەو تابوتەین بە پێی خەڵک ئەمان بن و نامانێنەوە. بۆیە زۆر گرنگە برای بەڕێزم، والاستعداد ليوم الرحيل، من و تۆ لە شەڕێکین کە شەڕی بردنەوەی قیامەتە، کە شەڕی گەڕانەوەیە بۆ لای خوا و نەدۆڕانە بە شەیطان و بە خۆشیەکانی دنیا. بۆیە عەزیزەکانم زۆر گرنگە. ئیمامی زەین العابدین کە نەوەی ئەم پیاوە بەڕێزەیە ئەفەرمێ وانظر لمن ملك الدنيا بأجمعها، تۆ سیر کە ئەو کەسەی کە وەها مڵکداری ئەم دنیایە کا بە تەواوەتی، سەیری کار بەدەست و دەوڵەمەندەکان بکە. هل راح منها بغير القطن والكفن، لەم دنیایە ئەڕۆن ڤێلا و مەزرع و پارە و دەفتەر و قاسەکانیان لەگەڵ خۆیان نابەرن، حیمایەکانیان لەگەڵیان نابچنە قەبرەکەوە، بەس ئەو خامەی لێ ئەپێچن ئەگەر خوا بە نسیبمانی بکە. بۆیە عەزیزەکانم نەوەیەک نەوەی ئیمامی عەلی بێ ئاوا لە تەقوا تێگەیشت بێ، ئەوش ئاوا تێگەیشتووە لە دنیا. ئەڵێ جا تۆ سەیری دەور و پشتت بکە ئەو کەسەی کە وەها حکم ئەکا لە دنیا، کە خۆشیەکانی دنیای لایە، کە ماڵ و مناڵی لە سەڵتەنەت و لە سەفرە و لە سیاحەتە. هل راح منها بغير القطن والكفن، بەبێ کفنەکەی زیاتر هیچ شتێتر ئەبا؟